دووبارە لەسەر وەزارەتی پێشمەرگا کێشە دەکەوێتە نێوان پارتی و یەکێتی بەهۆی فشاری هاوڵاتیان و حکوومەتی هەرێم نرخی کارەبای کەم کردەوە. بەرپرسێکی سەربازی یەکێتی لە بەردەم ماڵەکەی خۆی کوژرا. لا تیوار نیوزەوە سڵاوتان لێبێت تا بەنجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ڕۆژی دووشەممە 18 ئەیلولی 2023 میدیاکانی سلێمانی بەڵامیان کردەوە کە قووەت تاڵبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان نووسراوێکی دەرکردووە و دارا ڕەشیدی وەزیری پلاندانانی بە وەکالەت لە پۆستی وەزیری پێشمەرگا داناوە لە بری شۆڕش ئیسماعیل. لەم بارەیەوە ئەمڕۆ پێنجشەممە 21 ئەیلول فەریقڵا بەکر زێباری سوپا سالاری پێشووتری عێراق بە میدیای پارتی ڕاگەاندووە دانانی هەر وەزیرێک پێویستی با ڕەزامەندی سەرۆکوەزیران هەیە کە هیچ وەزیرێک نە لە هەرێمی کوردستان نە لە بەغداد و نە لەم جیهانەشدا بەبێ ڕەزامەندی سەرۆکوەزیران دانانرێت. ئەگەر بڕیاری دانانیشی بدرێت ئەوە دەسەڵاتی نابێت. باسیشی لەوە کرد کە قووەت تاڵبانی لە دانانی کەسێک با وەزیری پێشمەرگا بە وەکالەت پێویستی بەوەیە ڕەزامەندی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی هەبێت. ئەگەر بڕیارەکە بەبێ ڕەزامەندی سەرۆکوەزیران درابێت بە دڵنیایەوە کارمەندانی وەزارەتەکە دەتوانن پێیوە پابەند نەبن. پێشتری سعید هەرکی ئەندامی لیژنەی کاروباری پێشمەرگا لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان با میدیای پارتی ڕاگەاندبوو. شۆڕش ئیسماعیل بە ویستی خۆی لە پۆستی وەزیری پێشمەرگا نەکشاوەتەوە بەڵکو ناچار کراوە واز لە پۆستەکەی بهێنێت. ئومێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێم ڕایگەاند نرخی یەکەی کارەبا لە سیتیەکان بۆ 100 دینار دابەزیەوە و لە هەفتەی ڕابردووەوە بڕیارەکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. لە 18 ئابری ئەم ساڵدا ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەاند بەرزکردنەوەی نرخی کارەبای سیتیەکان بارگرانی لەسەر شانی خەڵک دروست دەکات و لەو بارەیەوە یادداشتێکیان ئاڕاستەی ئەنجومەنی پارێزگاکان کردووە سکاڵای یاساییشیان تۆمار کردووە. لە ماوەی ڕابردوودا دانیشتوانی سیتیەکانی سلێمانی و هەولێر بەهۆی بەرزکردنەوەی نرخی کارەبای نیشتیمانیەوە خۆشاندانیان ئەنجامدا و داوایان کرد ئەم بڕیارە پێداچوونەوەی پێدا بکرێت. نیوەڕۆی ئەمڕۆ پێنجشەممە 21 نۆی 2023 بەهۆی کێشەی کۆنی دوژمنداری بەرپرسێکی سەربازی یەکێتی لە بەردەم ماڵەکەی خۆی لە قەزای بازیان کوژرا. کوژراوەکە تەمەنی 53 ساڵە بە ناوی حاجی محەممەد و خەڵکی شاری هەولێرە و ماوەی چەند ساڵەکە بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە هاتووەتە بازیان و لە گەڕێکی ئازادی ئەو قەزایە نیشتەجێ بوو. بە یارمەتی هاوکارانم سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شای.